ئەشکەنجەدان تا ئێستا لە هەرێمی کوردستان هەموو ئەشکەنجانەی کە بەعس بەکاری هێناوە لە زیندانەکان یا وەک دیکتاتۆر ئامان لە بوونی ئەو زیندانیان هێنیانە چین؟ ئامانجەوەیە کە ئێمە دەسەڵاتێکمانێ دەسەڵاتێکی دیکتاتۆرە بە دروشم نا بە سلوک لە واقعا ممارەسەیەکی دیکتاتۆرانە لە پرسی مافەکانی مرۆڤ دەکەن. زیندانی نهێنیان هەیە، ئەشکەنجەدانیان تا ڕادەی کوشتنی ئینسان هەیە. چەندین کەس لە ژێر ئەشکەنجەدانە لە بەردەستیان ئامردووە. ئێستا کەیسێکم لە بەردەسایە کاتژمێر 11 شەو هاوڵاتیەکی هەرێمی کوردستانە گیرێت، کاتژمێر 12 بەیانیەڵێن وەرە بۆ تەرمی پیاوەکەت لە نێو ئەوەی کە پێی دەوترێت پزیشکی دادوەری. بۆ کامیان ئەگریت کاک سۆران؟ بۆی کە من ئەو 2 ساڵە کە سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ بووم، معاناتی وا یعنی کارەساتی وا ڕووی تێ کردووم، ناخی تەواو ڕوژاندوم.